بەهۆی ڕێکنەکەوتنی پێشمەرگە و حەشدی شعبی بۆ ئەنجامدانی هێرشە هاوبەشەکەیان بۆ سەر قەزای حەویجەی ڕۆژاوای کەرکووک تا ئێستا وادەی دەستپێکردنی هێرش بۆ سەر ئەو قەزایە دیاری نەکراوە ئەگەرچی پێشمەرگە ئامادەکاری بۆ هێرشەکە کردووە. ئامادەکاری پێشمەرگە ڕاهێنانن جوم و جۆڵ هەموو کارەکان ڕێککەوتون و توانیمانە کە هەموو پێشمەرگەکان ڕابێن و بتوانن بۆ شەڕی هەویجە بۆ هجومی هەویجە حاضر و ئامادەن. حەشدی شعبی دەیەوێت بە بیانووی هێرشکردنە سەر حەویجە هێز بباتە دەوروبەری کەرکووک و پێشمەرگەش بەمە ڕازی نییە ئەمەش بووەتە هۆکاری دواخستنی هێرشەکە و وتەبێژی حەشدی شعبیش لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ دەنگی ئەمریکا ڕایگەیاند کە لە هەوڵدان بۆ ڕێکەوتن لەگەڵ پێشمەرگە بەڵام بەرپرسانی پێشمەرگە متمانەیان نییە. وە دواکەوتنی هێرش بۆ حەویجە بەر لەوەی پرسێکی سەربازی بێ پرسێکی سیاسی سەربازیە لە ڕاستیدا ئەوەندەی بۆ ماڕوون بووەتەوە ئاگادارین ئەوەیە هێزەکانی حەشتی شعبی و هێزە عێراقیەکان زۆر تێدەکۆشن حەول دەدەن بە بیانووی جۆرا و جۆر بە پێشکەشکردنی پلانی جۆرا و جۆر بگەنە ئەم مەحوەرانە و بە تایبەتی مەحوەری ڕۆژاوای کەرکووک و بە بیانووی شەڕی حەویجەوە لێرە دابمەزرێن و دواتر ئەجنداکانی خۆیان درێژە بدەن کە دیارە ئەمە سروشتی جوڵەی سەربازیەکە هێزێک کە شوێنێک دەگرێت دواتر بە ئاسانی ئەو شوێنە چۆڵ ناکات. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی هێرشکردنە سەر حەویجە پێشمەرگە لە سەنگەرەکانەوە چاودێری جموجۆڵی داعش دەکات و چەکدارەکانی داعشیش بە ماتۆرسکیل هاتوچۆی گوندە ڕووخاوەکانی نزیک سەنگەرەکانی پێشمەرگە دەکەن. بە دووربینیش ئەمە بەردەوام چاو لەکەین دێن داعش دێت ماتۆر سواریان دێت دوایە ماتۆرین تراکتۆریان دێت دێن لەوێ ئێسر یانەکان بە بۆچوونی ئێمە احتمالی هەیە تەقینەوە دابنن دوایەوە یا تونێل لێ بدەن ئەیتر کارێک ها بەدەستیانەوە. حکوومەتی عێراق بەردەوامە لە گواستنەوەی چەک و تەقەمەنی بۆ قەزای مەخمور و پێدەچێت بەم نزیکانە هێرشی سەر مووسڵ دەست پێ بکات بەڵام پێدەچێت ناکۆکی نێوان حەشد و پێشمەرگە هێرشی سەر حەویجە دوا بخات. دڵشادەنوار دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.